دوای تۆمارکردنی سکاڵایەکی دەستەی یاساناسانی کۆمەڵی دادگەری دژی چالاکیەکی زانکۆی ئەمریکی لە سلێمانی و بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام و باڵاپۆشی سکاڵاکە ڕێڕەوی یاسایی خۆی وەرگرت. تیمی پارێزەران لە بنکەی پۆلیسی بەکرەجۆ لە سلێمانی وتیان لێوەرگیرا. ئەمە لە کاتێکدا سکاڵاکە لە 29 مانگی نۆ لە ڕێگەی داواکاری گشتی هەولێرەوە جوڵێنرا و لە 22 مانگی دا گەیشتە سلێمانی بۆ دەستپێکردنی لێکۆڵینەوەکان. تیمی پارێزەرانی کۆمەڵ داوای سزادانی زانکۆکە و ئەو کەسانە دەکەن کە لە پشتی ئەو نمایشەوە بوون. ئێمە لەگەڵ خاتونی بەڕێز ڕووپاک ئەحمەد بڕیارماندا لە ڕێگەی داواکاری گشتی لە هەولێر سکاڵایەکمان جوڵان لە ڕۆژی 29 نۆ. ئەوە بوو لە ڕۆژی 22 دا ئەو سکاڵایە لە ڕێی داواکاری گشتیەوە بە نووسراوی فەرمی ئاراستەی دادگای لێکۆڵینەوەی سلێمانی کرا. خۆشبەختانە بە دوواداچوونی تێدا کرا و لێکۆڵینەوە دەست پێکرا. ئەمڕۆ هەریەک لە ئێمە لە بەردەم بنکەی پۆلیسی بەکرەجۆ هەڵسان بە پێشکەشکردنی وتەکانی خۆمان و داوای سزادانی یاخود ئەنجامدانی ئیجراعاتی یاساییمان کرد دژی ئەو زانکۆیە بە پێی مادەی 372 کە مادەیەکە تاکو 3 ساڵ بەندکردن بۆ ئەو کەسانەی کە لە دەرەوەی یاسا بە شێوەیەکی ناڕوون بە شێوەیەکی ناڕێک سوکایەتی یاخود ئستهزا بە بەشێک یاخود بە شیعارێکی ئاینی دەکەن بە تایبەتی کە ئاینی ئیسلامی کە ئاینی زۆرینەی کوردستان. دەستەی یاساناسانی کۆمەڵ هەڵوێستیان لەبارەی گۆڕانکاریەکانی پەروەردەی ئاینی لە قوتابخانەکانی ڕاگەیاند، وەکو یەکەم لایانی سیاسی نیگەرانیان لەسەر تێکەڵکردنی بابەتی یۆگا و ئاینەکانی تر لەناو پەروەردەی ئاینی ئیسلامیدا دەربڕی. ئەوان گومانی ئەوەیان هەیە کە ئەمە هەنگاوێک بێت بۆ جێگیرکردنی ئاینی بەناو ئیبراهیمی لە نێو پرۆگرامی خوێندنی ئیسلامیدا. مان وایە گۆڕینی پەروەردەی ئیسلامی بە مێژووی ئاینەکان و خوێندنیان لە هەندێک قوتابخانەی نێودەوڵەتی کەمەش پێچەوانەی دەستوری عێراقیە لە مادە 2 و هەروەها یاسای وەزارەتی پەروەردە لە بڕگە 4 مادەی 5 کە ئەم یاسایە بەڕوون و ڕاشکاوی ئاماژە بەوە دەکات کە دەبێ گرنگی بە شوناسی ئیسلامی و گرنگیدان بە پەروەردەی ئاینی بدرێت. ئێمە لە ئەم هەوڵانە وەک ئامادەکاریەک دەبینین بۆ هێنانەکای دینی ئیبراهیمی کەمە مەترسیەکی گەورەیە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام و هەڵگرانی و مسلمانان. ئێمە لە دەستەی یاساناسانی کۆمەڵی دادگەری دەمانەوێت بە خەڵکی هەرێمی کوردستان ڕابگەێنین پاڵپشت بە عورفی کۆمەڵگە و یاساکان ئەم پلانانەی دەسەڵات کە ئامانجیان بێ بەهاکردنی ئاین و پەروەردەی ئیسلام و جێکردنەوەی هێنانەدی دینی ئیبراهیمیە ئێمە دژی دەوەستینەوە. دەستەی یاساناسانی کۆمەڵی دادگەری دەڵێن ئەم گۆڕانکاریانە قبوڵ ناکەین و ڕایان گەیاندووە کە هەنگاوی یاسایی دژی وەزارەتی پەروەردە دەگرنە بەر. ئەم هەڵوێستە دوو دۆسەی سیاسی و یاسایی دروست کردووە کە ڕوبەڕووی لایەنەکانی پەیوەندیدار دەبێتەوە و دەبێت وەڵامی ناڕەزاتیەکانی کۆمەڵ بدەنەوە کە لە پێناو پاراستنی کۆمەڵگە و ئاینی زۆربەی خەڵکی کوردستان گرتوویانەتە بەر. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.